دیارە جەژن پرسیارەکە جەنابەت باسی جەژن واتە شکرکردنی ئەو نیعمەتەی کە مانگی پیرۆزی ڕەمەزان بۆ یەکێ لە معناکانی شکرکردنی ئەو مسڵمانانەیە کە توانیوان لە مانگێکی ڕەبەقە بە ڕۆژوو بن بۆ خوای گەورە. ئەمە معنایەکی تری تازەکردنەوە و نوێکردنەوەی پێکەوە ژیانە لەناو مسڵمانان و لەناو میلەتێکا کە ئێمە میلەتی کوردین تاوەکو بتوانین لەو سۆنگەوە ئەو ڕۆژە بکەین بە خاڵێکی وەرچەرخان و وێزگەیەکی باش تاوەکو بتوانین هەر کێشە کۆمەڵایەتەکانمان وەلا بنین و هەم پەیوەندیە کۆمەڵایەتەکانمان بەهێز و چارەسەر بکەین. بەڵام جێی داخە بەڕاستی ئەم جەژنە ئەتوانم بڵێم وەک هەندێک جەژنی تری ڕابردوو پاروپێرار خەڵکێکی فەقیری زۆر هەیە لە دەرەنجامی سیاسەتی سەقەتی ئەم وڵاتە کەوا سەرۆت و سامانی ئەم وڵاتە هەمووی بە هەدەرە برێ. حرمەتمێ بۆ جەنابتان وڵاتێکە لەسەر غاز و لەسەر نەوت و لەسەر ئەو هەموو سامانە سروشتیە بژی میلەتەکەی هەمووی برسی بێ هەموو زۆربەی سوال بکە. خەڵک هاتووە بۆ لایەمە داوای ساوەری کردووە خەڵگەڵێ ئەڵێ ساوەرشم بێتێ قوبوڵمە لە هەمان کاتە زۆر وڵاتمان هەیە ئەسەن نەوت و غازینە خۆشتین گوزەرانیە. ئێمە لە ڕاستیە من هیوادارم نەوت و غاز حەق وا بوو نەوت و غاز بێ بە ئامە وەکو شارە زووری ئەڵێ بۆ میلەتی کورد بەڵام نەوت و غاز بوو بە موسیبەت بۆ ئێمە نەوت و غاز بووە سەرخۆرەی کورد ئەو هەموو فەقیر و ئەو هەموو خەڵکە فەقیر و داماوەی کەڵەکە کرد لە وڵاتە و بەڕاستی جەژن دەبرینی خۆشیە. بەڵام چی بکەم لەو ماڵانەی کەوا جەژنیان فرمێسکە جەژنیان نەبوونیە جەژنیان ئەتوانم بڵێم دووریە لە 10,000 ڕۆڵەکە لە شەڕی ناوخوا کوژان لە پێناوی هیچە ئەوە تا ئێسێژەگەر کورد یەک ریز نەبێت تەبان نەبێ ئەو بانق و ئەو نازانم سنوق و ئەم وەکو کابراڵێ ئەو شلیفانەی کە مۆڵیان کردووە دەری نەکەن بەڕاستی من پێم وایە و قەنەعەتیشم وایە ئایندەی کوردستان لە لێواری تیاچوونایە و دەستخۆشی لە جەنابتانەکەم و جەژن لە هەموو میلەتی کورد بە تایبەتی بۆ جەنابیشتان و میلەتی کوردیش پیرۆز بێ ئینشاڵڵا. بەداخەوە هەندێکمان تا ئێستا کولتورێکی نەریتێکی سەقەتمان هەیە ئەوی ژەوەیە کە نۆجەژنە زیینوەکەینەوە سەر قەبران زیینوەکەینەوە جەژن بۆ زیینوەکان لە ڕاستیە ئەوەش دەستێکی بەڕاستی جوولەکە دەستێکی سەلیبی عالەمیە کە لەمە ساڵێکە لە یەک ساڵا سێرەکەی خۆشیەکمانێکە چی لێمان تێگەدەن بەڵام لە هەمان کاتا سێرەکەی ژەژنی نەورۆز هیچ کەس ناچێت بۆ سەخەبرات جەژنی نەورۆز کەس کورسیدا نانێ بۆ نۆجەژنە بەڵام سێرەکەی لە جژنەکەی ڕەمەزان و قوربانی ئەمە وازح و بەجوانی دیارەکە بە دەستی کەسانێکی ناحەزی تیا دیارە بۆیە هیوادارم ئەم جژنێکی باش و پیرۆز بێ بۆ میلەتی کورد و هەمووشمان کۆتاپەیامم ئەوەیە دڵی هەر کەسێکمان عادز کردووە دڵی هەر کەسێکمان بێتاقەت کردووە دڵی هەر کەسێکمان ڕەنجاندووە یا ڕەبی خوای گەورە و مێرەبان بکە ئینشەڵڵا بتوانین ئەو وەک خوای گەورە فەرمی وەلکاظمین الغەیظ والعافین عن الناس والله يحب المحسنین. من و تۆ لەکوێ دەستمان کەوێ خوای گەورە بۆ محسین و بە پیاو چاکناومان ببا و تاجێکی زێڕینی محسینی و پیاوچاکی بکاتە سەرمان دێ بەڕاستی بەمە بێ کە من ناڕەحەتی و غەیزی خۆم بەرامبەر بە جەنابەت بخۆمەوە و گەرنی تۆ ئازاکەم و گەرنی تۆ ئازابێ یاخوا هی میلەتی کوردی ئازاد.